خۆشەویستانی گەڕیا میدیا ئێوارەتان باش. خۆشەویستان ئازیزانمان لە گەڕیان میدیا لە کەناڵی گەڕیانێزی لە تەلەڤیزیۆنی گەڕیان بیسەرانمان لەسەر شەپۆلی FM 94.1 زۆر خۆشحاڵم ئەمڕۆ. دەنجێکی ئەفسوناوی دەنجێک کە زۆر کاریگەری لەسەر ناخی خۆم بەجێشتووە. شەوانە هەمیشە گوێی لێگرم. ئەو لە میدیای زۆر دەرنەکەوتەوە، بەڵام لە سۆشیال میدیایە پاڵەوانێکی ڕاستەقینەی دەنگێکی ڕەسەنی زۆر کوردەواری خۆشە کە من شانازی پێوەکەم. هونەرمەندی دەنگخۆش و دەنگزوڵاڵ کاکە سامانی ماملێ، من پێڵم سامانی ماملێ، خۆی کاک سامانی زەڕەنگەرە، شانازی پێوەکەم. هەمیشە لە تەک هاوڕێکی خۆشەویستمە دەرەکەوێت. مامۆستا حامید جەنیار، مامۆستا حامیدی کەمان، ئەوان هەمیشە بەیەکەوە. زۆر جار من ئەتوانم بڵێم هیچ کات بەغێری بە سەرۆت و سامانی کەسەوە نابم، بەڵام زۆر جار بەغێری بە جۆوەکانی ئەوە نەبم، چونکە ئەوەنە کەشوهەوایەکی خۆشە. ئەوەنە تەمە ناکەم لەو شوێنەیە بم کە جۆم لەو دەنگە خۆشە و لەو مۆسیقا خۆشە بێت. من بە ناوی گەڕیا میدیاوە وەکو پێشکەشکاری بەرنامەی هونەرستان لەگەڵ هاوکارانم کاک بوران هەورامی و کاگالان ڕەفیق لە گەڕیا میدیا بە گەرمی بە خێراتنی کاکە سامانی ماملەکەم. کاک سامانجان بەخێر بێ. کاک سامانجان، ئێمە زۆر خۆشحاڵین کامڕۆ لە ناو گەڕیا میدیایە کەناڵەکەمان ڕوونا کردەوە لەگەڵ مامۆستا حەمیدا. بەخێر بێن. مامۆستا حەمید بە هەمان شێوە زۆر بە گەرمی بە خێراتن دەکەم. تۆ هەمیشە لە هەموو ژیانمانە لە ئەو کاتێک کە ئێمە کاری خۆبەخش و کاری هونەریمان کردووە، تۆ ئەتوانم بڵێم کاراکتێرێکی زۆر خۆبەخش و مادوونەناسی لەو بوارەیە. مامۆستا حەمیدی مۆسیقای سەرشەقام یا موزیکی سەرشەقام. بەخێر بێن. ئەم ێوارەتان جوانتر کرد لە گەڕیا میدیا. بەخێر بێن. کاگالان گیان زۆر سوپاس دەکەم کامڕۆ هاوکارمانی لەم بەرنامەیە. من تەمەنامەکرد منش بە موزیک لەگەڵتان نابم، بەڵام ئێستا گەڕیان میدیاوە لاتووە بەوەی کارە خۆبەخشەکانمانەوە. من ئەم ێوارەی ئەرچی مۆنتێر و پێشکەشکارە بینم لێ کاتە وە جێبەجەکاری بەرنامەش. زۆر پێم خۆشە بچینە لای یەکەم بەرهەم و دواتر من قسە لەگەڵ کاکە سامانجانەکەم. جارە خەڵک گوێری دەنگە خۆشەکەی بێت، بزانێ ئەو دەنگە زوڵاڵە چێ و دواتر ئەچینە لای دەمەتەقەی لەگەڵ ئەو دوو هاوڕێم. فەرموون. لتاوم وياك خبيمان كتوتوراي لتاوم وياك خبيمان لبس كدرايش ترى مانقايا والسبيمان لبس كدرايش ترى مانقايا والسبيمان متنويان بليلة إخوات من عصايا متنويان بليلة إخوات من عصايا كانوا بانجي بتردرك يا رعيمين كانوا بانجي بتردرك يا رعيمين بزيهاتين وتي زلايا ودي خيرين بزيهاتين وتي زلايا ودي خيرين بكيفي خوات
بتدباويم شاستويم بكيفي خوان بتدباويم شاستويم بدنيا بدالي تخارايا أوا بدنيا بدالي تخارايا يبو مقايا رماني من التي خويا يبو مقايا رماني من التي خويا جواني بالوضيم وتايايو بحري تصرني ببيايو هزار تسوزوان قايد باريك هاتم بما اويالي باجي هشتم نايم زاني كوت ما هواري خيالي هيدي الله رجا يا ربيعي هرواكو رنجا يا ربوي ملك وابوتو يا دوستي هاتم بما ويالي دوستي چي سرفا يا خوابوي كوت ما هواري خيالي لما برسن ليم قاريين بدواي من الأما يا قارين يا ما تسوى يا بيبويو هاتم بما ويالي أو تساوي ولا يا دارين يوم ما هوالي خيالي هاي بخالو حكاية والخالن مبقى هاي بخالو حكاية والخالن دلم سيرك كسم هاي أريد دم بتاعي لا يا الناس درنياي واي نبدأ وبكاس هشتا سوايا نبدأ وبكاس هشتا سوايا
تازە خاڵێکی کەسم هایی ئەرێ توی تێدایە ناز دەرەنگی وای بە هەر ڕۆی گۆیڵ نەمایە شادی بۆ بولبۆیە نەمایە بەدوونە عەیدێ نەمایە هاتم بمە ئەوەیاڵی باجێ هێشتم نەیەمزانی کەوتمە هەواری خەیاڵی فرمود با تو نبیم چونی تو دفایر بوی و بیم کوتوم بیندی خانی هاتم بما اویالی بایدی تو ویا مبویم کوت مایا هواری دەست و پەنجەتان خۆش بێ یا ڕەبی دەستان خۆش بێ دەم خۆشکاک سامانجان ئەی هەوار لە قوتابخانە گەورەکەی ماملێ خۆیان گیان لەو قوتابخانەیە لەو دەنگا لەو گۆرانەیە لەو میلۆدی جوانانە لەو ئاوازە ڕستانانە مامۆستا حەمیدجان دەست و پەنجەت خۆش بێ کاگەنەجان سپاسم کاگە زەزاژیان کاک سامانجان لە سۆشیال میدیا سامان گۆڵد ینی لە فەیسبوک منەوە تر کە دۆزمە بەڕاستی گۆڵدە ینی ئەتوان بڵم ئاڵتوونی لای من زێڕی زۆر لە زێرش بە نرختری لای من چونکە بەڕاستی کاگە جەزاژیان زۆر سپاس دەگەم کاتی خۆت تەرخان کرۆ بۆ خزمەتی هونرێک قوتابخانەیەک قوتابخانەی ماملێ بەڕاستی زۆر گەورەیە زۆر ینی من شانازی پێوەکەم کە ڕۆژە لە ڕۆژان ئەتوانم بڵێم لە ژیانمە زۆر خزمەتم بۆ قوتابخانەیە کردوانی مەسەرەن هەر لە سەرەتای هەرزەکاریمەوە دەروێشێکی سەرسەختی دەنگی ماملێ بووم لەبەرەوە لە هەموو بۆنەوە یادێکە بۆ ماملێ کرابێ ئەتوانم بڵێم ئەو کاتێکە کۆچی دوایی کرد تەوانە و کۆچی دوایی کردو بەس بە لەش لە ناوانە نەماوە جنا بە ڕۆح و بەدەنگی دایمە نامانەیە سێ دانە ڕۆژ جاران پرسەی سلێمانی سێ ڕۆژ سێ ڕۆژ لە مزگەوت پرسەم بۆ دانا لەگەڵم هاوڕێیانەما کاگوران و کاگەلان و هاوڕێکانم لە هونەرمەندانی میلی لە مزگەوتی سەریم بەک و تۆشم جارێک لە ڕێگەی ئەوە ناسی پێم وا بێت چەند ساڵە لەوە پێش نازە مامۆستا حەمیدشمان لەگەڵا بوو ئەو دەنگە خۆشی بە من ناسان ئەخە مامۆستا حەمید دایما ئەو گەوهرانە بە منە ناسێنێ مەسەرەن زۆر گەوهری بە نرخی بە من ناسانوە زۆر سپاس دەگەم کاگە زەزاژیان ئەیتر ئەو کاتەوە بزانم جەناب دەوە چەند ساڵێک لەمە پێش بوو ئایا پێشەوە پێشتر لە میدیا پێشەوە ساڵ زیاترە بێ کاک جەزاژیان پێشتر دەرکەوتە بووی لە هیچ شوێنێکی نەخێر ینی ئێستاش چوویتە هیچ کەناڵێک پەرم پیا کاک جەزاژیان کاک سەمەد چوو بۆ هیچ کەناڵێکی تر پێشەم وەڵا لە کورساتیش سێ چوار بەرهەم هەیە کاک جەزاژیان زۆرم پێخۆش چکە من شانازیەکانم زۆر جار مامۆستا حەمید ئەو کەسانی کێنێت ئێرە بێ بە شانازیی گەورە کە یەکەم جارن مەسەڵەن جاری پێشوو کاکدانا پێنجۆنیە نەیەرە بەڕاستی کە یەکەم جار بوو ڕازی بێت لە کەناڵێکی کوردی دەرپێ زیاتر لەگەڵ کاگە قسەژە فەرمی لە زیاتر لەگەڵ کاک حەمید داوەکو دەرکەوتن لەگەڵم پیاوە زۆر وەڵی من شانازیتان بێکم ناڵم ئەی من هەمیشە یەکێکم نانی متابعی هەموو لەوانێ بڵم هەچ کەلیمەیە کەوتە بە لە هەر شوێنێ مامۆستا حەمید لە هەر شوێنە لەگەڵ تا بوو بێ من داوەلۆدمان کردووە لە کەناڵی گەڕیان هەمیشە پەخشێکەکەین چاوت مازە بەڵام ئەمڕۆ شانازیەکی ترە کە خۆت بەڕاستەوخۆ لەگەڵمانەی یاخوا بەخێر بێ سەرچاوان کاک جەزاژیان خۆتان نەگەشتێکی باسی بکەرجیان من حەزەکەم چمە لای میلۆدی خۆشەکان بەدڵی خۆتان گەشتێ بکەین بەناو گۆزارەکەی ماملەی نەمرا لە خزمەتین کاک بفەرمایید چی بڵێن
هینەکەی پێێنێ دەفتەرێک ببوورە ئێناکەی سەبات داینێ لێرا دامەوە زۆرم ڕۆژەوە ڕۆیایی کۆچی ماڵی تۆ لەو ڕۆژەوە ڕۆیایی کۆچی ماڵی تۆ دیسا لێمونەیە بووە جوانێ وەسڵ و حاڵی تۆ ئایا لەو کایەتەی ڕۆیایی باڵا کەدێ جوانێ شێت و شێواوم لە سوێ باڵا کەدێ جانا شێت و شێواوم پێم بڵێ ئایا سێزمە چۆنایە حاڵی تۆ ئایا لەو کایەتەی ڕۆیە خونچەی باخچۆڵەی جانا عیشق و ئاوینم خونچەی باخچۆڵەی جانا عیشق و ئاوینم بارگەکەی لێک نایە جانا وەیایە بێتینم ئایا لەو کایەتەی ڕۆیە توی مباس تو جانا امید و هیوام توی مباس تو جانا امید و هیوام خواب دنیا رویا جانا قربانی جینت آیا لو کایتی روی
کۆچی ماڵی تۆ لەو ڕۆژەوە ڕۆیی کۆچی ماڵی تۆ دیسا لێمونەیە بۆیە گیانە وەسڵ و حاڵی تۆ ئایا لەو کاتەی ڕۆیە دەم خۆش کاکە سامانجان دەستان خۆش مامۆستا حەمیدجان بەڕاستی وەکو باسم کرد گەشتکردن بەناو گۆرانەکانی ماملەی نەمرە یعنی تەواو نابێت ئەو دەنگە زوڵاڵە ئەو بەرهەمە جوانانە ئەو شاکارانە کە گۆرانەکانی ماملێ هەم مۆسیقای زۆر خۆشە هەرچەنە زۆر بەداخەوە کەم گۆرانی هەیە مۆسیقایەکی جوانی بە باڵایە بڕنابێت چکە ژەنیارەکانی یا تورک بوون یا هەندێک جار ئامێرەکانە ناوەنە بەم ڕوبعیشیتیانە بۆ مامۆستازانێت بەڵام ئەو خۆی گۆرانیەکانی ئاوەتە کرد و دایمە لەگەڵ شعری جوانە هیچ کات ماملێ ئەوەی دایەنەوە نۆریتە چۆن ئێستا کاکە سامان شعرەکانی لەوەردەمێدانەوە هەمیشە دەفتەرەکەی پێ بووە لەبەرەوەی نەویستۆ گۆرانێک بڵێ کە لە ئاستێکی وایە نەبێت کاکە سامانجان تۆ بەس گۆرانی ماملێ ئەڵێیتەوە بەڵێ هەر خۆ تاقی ناڵێمەوە هەر حەزی خولای سەوتی بووم کاک جەزا بەڕاستی هونەرێکی جوانە هەڵبژاردووە من ئەبێ هەموو جارە لەم سپاسی مامۆستا حەمیدجانیارەکەم ئەو دەنگە جوانانە دۆزێتەوە و من لە ڕێگەی ئەوە وەکو هەموو جارێکە لەم زۆر دەنگی ناوازە شاد بووم بۆ نمونە مامۆستا شکر خەیات پێشتر هیچ لەم ناڵێ خۆم سێودا سەری بووم بەڵام لە ڕێگەی مامۆستا حەمیدەوە پێیاشنا بووم کە حسێنی قادکێرەم دانا پێنجێنی کێتر مامۆستا ئەگە بیرم چ بوو ڕاستە زۆر کەس مامۆستا حەمید تەمەنی خۆی ئەوە گەنجێرە هوار بیزەوت گەنجیشە بەڵام باوەڕتانە بێت دنیایەک خزمەتی هونەری کردو دنیایەک ینی ئەگەر تەمەن وەزن بەبی قەیتە سەد ترازویەک لەوانەیە بڵێن لە وەزنی خۆی زیاتر خزمەتی هونەری کردووە شانازی پێوەکە مامۆستاجیان هەر ئەچینەوە گەر خۆت کاک سامان حەز بکە هەر شتێک باس بکە چکە بەرنامەی ئەوە بەرنامەی تایبەتە بۆ تۆ هەز دەدڵێکە هەبێ لەسەر هونەر لەسەر ژیانی خۆت چاوت ماجەگەم کاگە حەمیدجانی تر مەگەر جای وایە کۆمێت تێشتیوانی کاک حەمید بڵاوی کردوتەوە جای وایە کۆمێتی جوانە بینیت کە بەڕاستی دڵێ پێی خۆشە وەڵا قوربانە بە مهمەوەی ئەگەر سوتفەی کرد لەناو هەزاران کۆمنتە چکە لەناو هەزاران گوڵایەک دەرچیشەیە ئەگەر سوتە کۆمنتێکیژە بوو بەدڵە نەبوو گوێ مێرە چکە دنیاوەڵی ئینسان نابێ هەموو شتێ هەر تێ بەدڵی تۆ بێڵمی نابێ ئێمە ملێتان ناشەرمەوە لە گەڕیان میدیا شەو ڕۆژ مەخسووە سەریەک زۆربەی میدیاکانی ئێستا ڕوخێنەرن هەر لە نەهاو دنیا کاور بوو فڵان کەس کوژراوەی تر تەقیەوە ئەوان موچە نەماوە ئەم دنیاە دوو ڕۆژتر جەنگی جیهانی سێم بەڕێوە ئێمە شەو ڕۆژ دڵی خەڵک خۆشەکەین دوێنێ بەرادەری لە کۆمنت تا بۆی نووسی بووم ئەرێ ماڵتان بە خۆڕنەگیرەوە لە بەزم و هینی خۆتان ناکەون ئێتم وەڵڵا ئێمە هیچ بەزمێکمان نییە منە دڵی ئێوە خۆش بین بۆی خەڵک جاڵدە لینەیە بۆی تۆزە ئارامی ببەخشینەوە یانی لەبەرەوە کۆمنتانەشی تێکەیە کاکە سامانچە زافرەتی چی بەتەمە کاک جەزا نووسیوی لێ ئینەکە نووسیوی خوا دەست و دەمە هەر خۆش بێ ڕێک چۆتەوە سەر باوکی ڕەحمەتی خۆی ئەو کۆمنتە خۆش بە زانی ڕێک لە باوکی ڕەحمەتی خۆیت خۆزگەوە هەم بۆ بنووسی خۆشترین کۆمنت بۆ مامۆستاجان ئەچینە لای بەرەمێکتر باڵا بەسەر چاو دەبا سێگاکە کامە یەک گۆرانی تریشمانەیە هەر بۆ شێوەیە بەس نازانم کامەیە یەک دانە تریشەیە دەبێ خۆی تەحویلەکە Thank you.
گردیان بندایا کهی متایا گرایان غایان شورایا بیسنگی دوانی جایان لعالم جیان شورایا بیسنگی دوانی جان لعالم جیان هیچ خیافت مایا خویا شاشیرین آیان دایا با مایا سودایا گای جوانی جایان دگای با مایا رایا با مایا سودایا گای جوانی جان دگای با مایا رایا دەمە خۆش بێ ڕەبی دەست خۆش مامۆستا حەمیدجان بە ژەنینە جوانەکانت بە کەمانچە بە عود بە چیبۆرد چیبۆردیشمانێنەوە بەداخەوە ئەم بەتەما بین چەند ژەنیارێ بەیەکەوە بەشدار بین بەڵام باوەڕکە گۆرانەکانی کاکە سامان ئەوەنە خۆشە ئەو دەنگەیەوەنە ئارام بەخشە کە من پێم وایە گەر بە یەک ئامێریشەوە بێ و بەبێ مۆزیکیش بێ جاروێ ماملێ زۆر جار بەبێ مۆزیک گۆرانیتوە لێرە یەک پرسیارم لەوە مامۆستا کاکە سامانجان هەیە گیان ئایا لایلایەکەی ماملێ قەت لەبەر نەبووە وڵی وەکو لە بەربوون لە بەرم نیاژینە زۆر خۆش عنی و توشمە بەس لەبەر لە ماڵەوە تومە ڕناچی کەمێکی دوو کۆ بلەشی بڵێن بەندی جەرگ و دڵێ زیێنایەوە ڕێحانەی بۆن خۆش سوورە بڵەکە ئەو پرشکێنەی بەندی دڵەکە ڕۆڵە من فکرم لە تۆ زیاترە دەسرازە و لا ڕۆی گلێنێ چاوم بەندی جەرگ و دڵێ هێزی هەناوم ڕێحایەوەی بۆن خۆش سوورە گوڵەکەم ئەو پەڕیشکێنەی کوڵی دڵەکەم ڕۆڵە مەژینەمە لە تۆ زیاترە و ڕۆڵە مژینەمە لە تۆ زیاترە و دەستە زەولانەگەنیە نەبێ چاترە و هەیلایە لایە ڕۆڵە لایلایە و ئەم شەو بەزەیت بە مندانایە دەمە خۆش بێ بە قوربانە بم بەڕاستی من هەموو کات ماملی کورتپەروەرم بێتەوە بەرچاو ئەو دیارە و لایلایی بۆ نەجاتی کوڕی و تۆ کە لە سێدارەیراوە جاکەم کە زەو ڕاستی ئازانێ من چەنەها شەو بەلای و گۆرانیەوە بەلای و مەقامەوە گریەوە بۆ ئاگاداریت دەمە خۆش بێت دەست خۆش مامۆستا من تێر نەبم لە گۆرانەکانی ئەوەی تر نازەمەگە مامۆستا حەمید مەگە ڕوونکردنەوە چێ بێ
ئێوە لە لایڤەکانە ئێوە هەمیشە دڵیەمە شادەکەن تر نازەم شتی زۆر زۆر خۆش پێشکەشەکەن ئایا لێرەش لەم بەرنمەیە دیاری ئێوە دیارە بۆ من و بۆ هەموو گەڕیان میدیا و بۆ هەموو هەوادارانی مابلێش ئێستا لەگەڵا بێ لەبەرەوە من هیچ زۆرێکم نییە تەنها نازێکمەی برایەنەمانەی خۆتان هەرچێکمە پێشکەش بێن سوپاسدانەکەین هیواداری بتوانین چەند بەرهەمێکی جوان پێشکەش بە رادیۆ جوانەکەی بە دەستگای میدیایی گەڕیان بکەین خزمەت تۆی خۆشەویست و ئەو بینەروی سەر خۆشەویستانەی کە گوێگری هونەرەکەی ئێمە و مامۆستامان زۆر سپاس مامۆستا حەمیدجان دڵنیا بە دیاریەکانتان زۆر بە نرخن لای ئێمە و دڵنیام لای هەوادارانی گەڕیان میدیا و هەوادارانی ماملێش هەروە بە نرخن يصير
ساران بم تاکەی هەی غەریبی کوچەی ساران بم تاکەی هەڵوەدەی کەسم هایی ئەرێ دیدەی یارایانمەنیەی نازدەرەنیەی گیان سەیرم هەی مەحاڵێن سەفایان بەتاڵن سەیرم هەی مەحاڵێن سەفایان بەتاڵن بۆ دووری یارێ کەسم هایی ئەرێ ئەسلی نەمایاڵنەنیەی نازدەرەنیەی گیان يا رب خوايا فرياد رازم كي يا رب خوايا فرياد رازم كي قركز واد بيت كسم هاي أريت وبيك سيم كي نازر جيان لم قري ويلم قري تحتي جواني برقايا يا ريا تحتي جواني برقايا يا ريا دزل جيرني ملايب علايات بقايا شريت ببايا يا ريا بقايا شريت ببايا يا ريا دەستان خۆش بێ دەم خۆش کاکە سامانجیان دەم خۆش دەست خۆش مامەسا حەمیدجان بەڕاستی ئەم ێوارەیە ڕادیۆی گەڕێنتان گوڵباران کرد بۆ گۆرانە جوانانە بۆ میلۆدیە جوانانە من دیارە تێر نابم لێوە لە بەرنامەیەکی چەند سەعاتیشە بەڵام نزیک بوونیتەوە لە کۆتایی بەرنامەیە من هیچم نەمەوە گەرێ و پەیامێکتان هەیە بۆ گەڕامیدیا و دوایین دیاریشمان پێشکەش بکەن ئیتە هەرچی دیارێک بوو لە ئێمە بەرزەی نرخێنین سپاسی کاکە ئەلەنجانەکەم کە هیلاک و لەگەڵمانە ئەمڕۆ بە کاملی هەمووی زۆر سپاسی جەناب دەکەین و کاک حەوید و کاگالانی بەڕێزی جوازام لە کاتمان گرت هیچی شیە بوو زۆر سپاس دەکەین وڵا کاگالان هەمیشە لە خزمەتی هونەر و هونەرمەندانە چای خۆش بێگامان میدیا کارمەندێکی خۆبەخشی مادون و ناسە بە هەموو شێوەیە سپاس بۆ مامەسا حەمیدجان هەچ پەیامێکتان هەبێ بە هەوادارانی گەڕێ میدیای بڵێن ئێمە نزیکە بینەوە لە جەژنی قوربان و لە خزمەتی هۆشنگ هەڵبەتە من وەکو کاکە سامان وەکو خۆشت ئاماژت پێکرد پێشتر ئێمە کۆکەرەوەی ئەو دەنگە نەبیستراوانەین ئەو دەنگە جوانە شاراوانەین کە بەڕاستی شوێنێک نییە کە لایەن لێ بکاتەوە هونەری میوزیکی شەقام ئەوە هونەرەیە بۆ دەرخستنی و بەهرە جوانانە پێشتر بەڕێزت ئاماژت پێکرد هیوادارین لە ئاس بیستن و بینینی ئەو بینەرە خۆشەویستانە بووبین و من خۆم بە خۆشحاڵە زانم کە ساڵانێکی زۆر لەگەڵ کاکجزای خۆشەویست پێشتر زۆرترین کارمان بێکۆ کردووە بێڵبەت ئێستا بۆی ئێستا مەشغوڵەوە بە کار و بەیش و کارەکانم زیاتر چوومەتە ناو خەڵک و زیاتر هەواداری خۆشەویستم بۆ دروست بە بۆیە ڕەنگە سەر نەپڕژێم هەمیشە بێمە خزمەتی کاکجزا و ئەم خۆشەویستانە هیوادارم جەژنە پیرۆزەی من گاتە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەسبکاری شەیدان و هەموو ئەو خۆشەویستانی کە لە دەرەوەی وڵاتن ئیترەگە کاکە سامانی خۆشەویست شتێکی هەبێ من سپاسی ئێوەکەم کە میێوارەیەم لێگرتن ئەم میێوارەی ئەوە بە ئێمەتان بەخشی بە هەوادارانی گەڕێمیداتان بەخشی بەو کەسانی کە وەکو گەوهەر ڕێزە هونەری ڕەسەن و دەنجی ڕەسەنەگرن سپاس بۆ ئێوە گەڕیانتان جوانتر کرد
من هیچم نەماوە سوپاسی هەرسێ هونەرمەندی بەتوانە کاکانە ڕەفیق و کاکە حامید ژەنیاری مامۆستا حامید ژەنیاری خۆشەویستی ئەتوانم بڵێم بزوێنەری موزیکی شەقام کەم و هەروە سوپاسی کاکە سامانی زەڕەنگەرەکەم و سامان گۆڵ سامانی ماملێ هەوڵ و ماندووبوونی کە لەگەڵ ئێمەشتا هیلاکی و سوپاسانەکەم خۆشەویستانی گەڕێمیدیا لەگەڵ دیارە بە نرخ و جوانەکەی ئەم ژەنێرە خۆشەویستانە و دەنگە زوڵاڵەکەی کاکە سامانی ماملێ ئەم ێوارێش بەجێتان ێڵی هیوادارین توانی بێتمان هەر هیچ نەبێ ئەو گۆرانی تازە بوون ئەگەر خزمەتێکی زۆر کەمی ئەو هونەرەمان کرد بێت و توانی بێتمان ئاسوودەی بەخشین بە ئێوەی ئاز و خۆشەویست. طلبوا جزواياني باياري بيانايا بطلبوا جزواياني باياري بيانايا في امني بروب جانا يا ركب زوانايا يا رياني زايا يا زور لمن دوري ما يقر خدايا وان بمدا سيفوري أوريتي بردايا بجانا أو تاكا كالايا أوريتي بردايا بجانا أو تاكا كالايا ساتين تبيني بجانا جيني من طلايا يا رياني زايا يا زور لمن دوري ما يقر خدايا ويان بمدا سيبوري يا إربليني دايا جانا بنيز وكوتويا يا إربليني دايا جانا بنيز وكوتويا بنيز وكوتويا ديدي شيت وشيدايتويا يا رياني زايا يا زور لمن دوري ما يقر خدايا ويان بمدا سيفوري كسلا